خۆشەویستانی کورسات و سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. هەڵبەتە وەکو ئەمریکی و ئەوروپیەکان ئەڵێن کە ئێستا ئەولەویەتیان تۆپیکی هەر گرنگجی پێدانێک لە جیهاندا بۆ بە شەڕی رووسیا و ئۆکرانیا پێشهاتی جۆرا و جۆر ڕوودەدەن. ئەو شەڕە بەرەوچوێک کە پەیوەندی بە کۆی جیهانەوەی بە عێراق و هەرێمی کوردستانیشەوە. لە دوو ڕۆژی ڕابردوودا ڤاگنەر کە دەستە هێرشبەر و بەهێزەکەی سوپای رووسیا یان هاوشانە لەگەڵ سوپای رووسیا هەڵگەڕانەوەیکی تیا ڕوودا. هەندێک خەڵک پێی وابوو سیناریۆ هەندێکی پێیان وابوو کە کوڕە شەڕانی و شەڕکەرەکەی پۆتن بەڕاستی هەڵگەڕاوەتەوە. هەرچەندە ئەمە تا ڕادەیەک ئارام بۆتەوە، بەڵام جارێکی تر پێشهاتەکان هێشتا گەرم و گوڕن. تا چەند کاریگەری لەسەر عێراق و هەرێمی کوردستانەوەیە، تا چەند پەیوەندی بە ئابووری هەرێمی کوردستانەوەیە. ئەم جەنگێکی ئابووری درێژخایەنی جەم سەرەسەرچەکانە یاخود تەنها بابەتی فراوانخوازی و پاوانخوازی رووسیا. ئەم شەو لە گفتوگویەکی تایبەتدا لەگەڵ بەڕێز هەژار واحد چاودێری سیاسی گفتوگوی لەبارەوەکەین. کاکەژار بەخێر بێت. سپاس بۆ بەڕێستان. لەوە دەست پێ بکەین شەڕەکە ئەگەر بمانگەڕێنی تۆ بۆ سەرەتاکان لە چیەوە دەستی پێکرد، بۆچی گەیشت بەم ڕۆژە، بۆ تا ئێستا ململانەکە بەو شێوەیە مەسەلە شارێکە گیرێ و شارێک ناگیرێ و وەرەگیرێتەوە و جارێ باسێکی شەڕەکە بکەین بۆ ستێپەکانی تر. بەڵێ لە ڕاستیە ئەم شەڕە پێشینەی هەیە، ئەمە شتێک نییە ئەمڕۆ ڕوویابێ. ئەتوانین بڵێن پێشینەکەی زۆر کۆنە، بەڵام ئەگەر زۆر نەچینەوە ناومێژوو تەنها لە چەند ساڵی ڕابردووە سەیریکەین پێش ئەوەی کە پێی ئەڵێن شۆڕشی پرتەقاڵی هەڵبژیرسێ لە ئۆکرانیا ڕژێمێک لە سەرکار بوو. ئەم دەسەڵاتە یان بڵێن ئەم ڕژێمە دۆستی رووسیا بوو. دوای ئەوە ویستیان ئیتفاقی بکەن لەگەڵ یەکێتی ئەوروپایە، چونکە ئۆکرانیەکان زۆر دەمێکە حەز بە نزیکبوونەوە ئەکەن لەگەڵ ئەوروپا وڵاتانی ڕۆژ ئاوایە. ئەم ئیتفاقا قۆناغێک لە قۆناغەکانی بڕی. بەڵام دواتر رووسیا کە ئەمەی زانی زەختێکی یەکجار زۆری اقتصادی خستە سەر ئۆکرانیا، لەوانە مەسەلەن گرانکردنی نرخی گاز وە کۆمەڵێک شتی تر. ئەمە وای کرد ڤیکتۆر یانۆکۆڤیچ کە سەرۆکی ئەو کاتەی ئۆکرانیا بوو پەشیمان بێتەوە لەم بڕیارە. دیارە پێشتریش کۆمەڵێک پرۆتست هەبوو لە مەیدان لە کیف لە ئۆکرانیا، بەڵام دوای ڕاگەیاندنی ئیلغاکردنەوەی ئەم ئیتفاقیە پرۆتستەکان شێوازێکی تریان وەرگرت. خەڵکێکی یەکجار زۆر ڕژانە سەر شەقامەکان تا ئەوە بوو نزیکەی 100 کەسیش کوژرا لەم خۆپیشاندانانە. دوایەوە ئەوروپیەکان هاتنە سەرخەت بە جۆرەی ڕێکەوتنێک ئەم پیاوە ئۆکرانیای بەجێهێشت. کەسێکی تر ئەوەی پێشتر بەڵێ بەڕێز ڤیکتۆر یانۆکۆڤیچ ئیتر کەسێکی تر هاتە بوو بە سەرۆکی کاتی ئۆکرانیا. زیاتر هەولێدا کە لە نێوان رووسیا و ئەوروپایە بەڵێ وەرگریان بەڵێ نەخێر ئەوە توانین بڵێن زیاتر پرۆڕوسی بوو، ینی ڕۆ رووسیا بوو. ئیتر کە شعبەکە قبوڵی نەبوو کە ئەم ڕۆشت دیارە رووسیاش ئەمەی پێ ناخۆش بوو، هەر مباشر هەستا بە داگیرکردنی دوورگەی کریم و دەستی وەردا لە دوو مقاتعی ئۆکرانیا کە مقاتعەکانی لوهانسک و دۆنێتسکن کە بە هەردووچیان هەرێمی دۆنباس پێک ئەهێنن. ئیتر ئەمە وای کە جودای خوازەکان بتوانن ئەم دوو هەرێمە هەمووی نا، بەڵام بەشێکی دابڕن لە خاچی ئۆکرانیا و ئیتر لەو کاتەوە شەڕەکە بەردەوامە. کۆمەڵێک ئیتفاقیە کرا لە بێلاڕوس بە ناوی مینسک 1 و مینسک 2، بەڵام ئەم ئیتفاقیانە توانین بڵین ئۆکرانیا هۆکار بوو کە سەری نەگرت، چونکە لە کۆتاییەکەیە بە جۆرێک لە جۆرەکان ئەبوایە تەنازول بکرێت لە خاچی ئۆکرانیا. خەڵکی ئۆکرانیاش ئەمەی قبوڵ نەبوو. ئیتر کە ئەمە فەشەلی هێنا شەڕەکە بەم شێوازە بەردەوام بوو تا گەشتە ساڵانی 2021 و 2022. دیارە لەو کاتانش کە دەسەڵاتی نوێ لە ئۆکرانیا هاتەکایەوە و زیاتر کرانەوەی ئۆکرانیا بەرەو غەرب ڕوویە. ئەو سەرۆکە زیاتر ڕۆ غەربە. بەڵێ بەتاکید ئەمە لەبەرەوەی هەڵبژێرا و خەڵکی ئۆکرانیاش هەر ئەوەیە. طبعاً ئینجا مۆزوعی ناتۆش هاتەکایەوە، ئەندامەتی ناتۆ. ئەمە وای کرد دوایین دڵۆب بێ کە گلاسەکە بەرەو ڕژان بەرێ. ئەو بوو بینیمان لە 24 فێبروەری 2022 سوپای رووسیا بە شێوەیەکی ڕسمی داخلی شەڕەکە بوو. ئیتر دوایە توانین باسی کەین بێگومان پێش ئەوە ڤلادیمیر پۆتین خەتابێکی زۆر دوورودێژیە نزیکەی 2 سەعات بوو، لەوێ زۆر بە جوانی ڕوونیەکاتەوە
کە رووسیا لە ژێر خەتەرایە و تەنانەت وجودی ئۆکرانیا وەکو دەوڵەت ئەخاتە ژێر پرسیارەوە لێ. باشە ئەوە شەڕەکە ینی حساباتی تایبەتی بۆ کرابوو بۆی کە بە حسابی خۆ زۆر کەس باسییان لەوە کرد بە چەند مانگێک ئەتوانێت ئۆکرانیا کۆنتترۆلکە بۆ شێوێ درێژەی کێشاکە نەک بە چەند مانجێک ئەگەر تۆ بەس سەیری ئەو ناوە بکەیت کە رووسیا لەم ئارێشەی ناوە کە پێڵەن ئەمەلیات خاصە ینی ئۆپەراسیۆنی تایبەت ئەمە بۆ چەند هەفتەیەک بوو ینی ئەتوانین بڵێن ماکسیمان بۆ 2 هەفتە دانرا بوو بەڵام ئەوە بۆ تا نزیک کیفیش هاتن بە شێوازی دابەزینی ئاسمانی بەڵام ئۆکرانیەکان ئەتوانین بڵێن بەڕاستی شەڕێکی زۆر بێوێنیان کرد بە تاکید دامی غەربیشیان بەڵێ یەکەم جار دامەکە ئەتوانین بڵێن زۆر سنووردار بوو لە شێوازی دژەتانچی زۆری جافلین بوو بەڵام ئەمە توانیان پێشڕەویەکانی سوپای رووسیا بوەستێنن بۆ ماوەیەک ئیتر بەرەبەرە شەڕەکە گەورە بوو تاوای لێ هات ئێستا دەبابەی بەریتانی و ئەڵمانیش لە گۆڕەپانەکەیان ئیتر یارمەتیەکان بە شێوازی تر بوو. زۆر باشە. ئەمە کاریگەریەکی لەسەر ئەوروپا دروست کردو کاکەژار بە تایبەت کە بەڕستان لە ئەڵمانیا ژین و شارەزاییتانەوە هەیە مەسەلەن دۆخێکی ئابووری دروست کردووە لەوێ؟ بەڵێ بە تاکید بە تایبەت لە سەرەتای شەڕەکەیە بە تایبەتی وڵە ئێمە هەومان نەزانین رووسیا وڵاتێکە نەوت بەرهەمەهێنێ گازی سروشتی بەرهەمەهێنێ و کۆمەڵێک شتی تریش بەڵام تەسیراتە گەورەکە نەوت و گاز بوو هەم سعرەکەی زۆر بەرز بووە بە شێوازێکی خەیاڵی و هەم دەستکەوتنیشی قڕز بوو چونکە تهدیدی کۆمەڵێک وڵاتیە کرد رووسیا کە بە تەواوی ئەیگرێتەوە و وڵاتانی ئەوروپاش مەبەستیان بوو کە تەنازول یان بڵێن واز بێنن لە نەوت و گازی رووسی بۆی ئەمە ببێتە زەختێک کە رووسیا ئەم پارەی دەست نەکەوێت و شەڕەکە بەردەوامی نەبێت بۆیە لە سەرەتا بەڕاستی گرانیی یەکجار زۆر ڕووی کردە ئەوروپا کە نەوت و گاز گران بێت لە ئەوروپا نرخی خواردەمەنی و سەرجەم کەلوبەرەکانی تریش گرانێت. ئەگەر جەنابەت بتەوێت ینی ڤاگنەرەکان چێن بۆ بینەرەکانم معلوم بێ چەند ڕەنگە لای زۆر کەس پێی وا بوو ڤاگنەرەکان ئەوانن کە هەر سوپان بەڵام بینیمان ئێستا ئەو چەند ڕۆژە تا ڕادێک بۆ خەڵک ڕوون بۆ تۆ ڤاگنەرەکان چێن و بۆچی ئەم هەڵگەڕانەوە ڕوویدا؟ بەڵێ ئێمە پێویستە بینەران بزانن لەوانەیە شتێک وا بڵاو بێتەوە کە تەنها ڤاگنەر گروپێکە کە سەر بە سوپای رووسیانە لە ڕاستیە زیاتر لە 7 گروپ زیاتر لە 7 شەریکەی سەربازی لە رووسیا ئیشەکەن کە سەر ڕاستەوخۆ سەر بە وەزارەتی دیفاعنین یعنی کەرتی تایبەتن بەڵێ ئەمە بۆچی رووسیا تەشجیعی ئەم فکرەیەکە یعنی زیاتر لە 7 شەریکە لەبەر کۆمەڵێک هۆکار یەک مەسئولیەتەکەیان هەڵناگرێن چونکە ئێمە ئەوە ئێستا شەڕی ئۆکراین بەڵێ بە تایبەتی پێشتر ئەمانە لە بۆ نەگەر ڤاگنەر بە نمونە وەربگرین لە لیبیا هەبووە لە مالی هەبووە لە سووریا هەبووە لە سوودان هەبووە لە زۆر وڵات هەیە بۆی تەبعیاتی قانونی هەڵنەگرێ و کۆنتترۆلکردنیشان لە ڕووی نێودەوڵەتیەوە ئاسانترە لەوەی و مخاتەڕەش بە سوپای خۆی نەکات لە هەمان کاتا بەرژەونیەکانی خۆی سوپای خۆی بێهێزە یان نەخێر لەبەر بێهێزی نیە بەڵکو ئەتوانین بڵێن خەڵکی رووسیا ئامادەی ئەوەیتیانە بۆ نمونە سوپای رووسیا لە مالی بکوژرێ سەربازەکانی لەبەرەوە بەڵێ بەڵام یەک جیاوازی هەیە لە بینی ڤاگنەر و ئەم شەریکاتەکانی تر شەریکاتەکانی تر زیاتر ئەتوانین بڵێن سەربازە متەقاعدەکانە ناوانەی خانشین بوون و ژەنەڕاڵە خانشینەکان بەڕێوەیە بن ئەم گروپە جیاوازە لە پێکات هەیە ئەم گروپە زیاتر ئەو کەسانن کە بە تاوان لە سزن بوون لە رووسیا ئیتر بە جۆرەها تاوان لە بینی ئەتوانی بڵێ لە ساڵێکەوە تا ئەعدامیش تیایانە ئازا دەکرێن بەڵێ ئازا دەکرێن لە بەرامبەر ئەوەی کە 6 مانگ لە ئۆکرانیا بجەنگن دوای ئەم 6 مانگە ئیتر عفویان بۆ دەرەچێ و ئەتوانێت بەردەوام ئەگەر کوژرا ئەوە هیچ بەڵام ئەگەر نەکوژرا ئەوە باشە کاکەژار ڤاگنەرەکان یان ئەو 7 گروپەی کە کەرتی تایبەتن و دعم و چەک و ئەوانە لە هەر لە رووسیا وەرناگرن بەڵێ دعم هەم بڵێن لێکانیان نەخێر وەریەگرن بەلاش وەریەگرن و پارەکەش هەر لە رووسیا وەرەگرن بەڵام وەکو وتم دوو سوودی هەیە بۆ دەوڵەتی رووسیا یەک تەبعیاتی قانونی بە تایبەت لە دەرەوەی وڵات هەڵناگرێ دوو سەربازەکانی خۆی بە کوشت نادا بۆەوە ئەوانە بەکارهێنێ ئەم شەریکاتانە باش ڤاگنەر بۆ هەڵگەڕانەوە بە تایبەتی ئەو پرژنگ کە لە باخموت چی کرد ینی وێرانەیەکی دروست کرد و دوزاریش تاکتیکێکی لە کۆتایی بەکارهێنا چەند
شوێنێک مابوو وتی سوپای رووسیا یارمەتیمان نادا رووسیا یارمەتیمان نادا ئەمە هەست دەکرد خافڵانێک کە دوایی لەپڕ ئەو شوێنانەی ما بۆ ئیشی کۆنتترۆل کرد لە ڕاستیە هەڵگەڕانەوەکەی ڤاگنەر خۆی خلافاتەکە متەوەقع بوو خۆی ئەم ڕقسەیەکی بڵێ خۆی خلافاتەکە ناتوانانی بڵێ سوپرایز بوو مفاجئە بوو بەس هەڵگەڕانەوەکە بەرەو ڕووی رووسیا و بەڕێکەوتن بەرەو مۆسکۆ ئەمان نەتوانی بڵێ مفاجئە بوو بەڵام خودی خلافاتەکە دەمێکە ئێمە هەمومان بیستمانە لە کەناڵەکانی ڕاگەیاندن بە ئاشکرا ڕخنەی گرتووە لە وەزیری دیفاع لە فەرماندەی هێزی ئەرکانی سوپای رووسیا و بە چەندین جار بە شێوازی زۆر نادیبلۆماسیش قسەشی پێوتون لەسەر کەناڵەکانی تەلەڤیزۆن و بەرپرسیاریشی زانیوە چۆن شەڕیان بۆکە لە ڕاستیە خۆی سراعەکە لەسەر سڵتەیە بەڵام یەکەم جارە کە ڤلادیمیر پۆتنیش ئەخێتە ناو ئەم سراعەوە ئەجینا پێشتر ئەم پیاوە سراعی هەیە لەسەر سڵتە هەرچەندە بڵێن یڤگەنی پرێگۆژین خۆی هەرگیز نە لە ڕیزی یەکەمی نخبەی حاکمەوە لە رووسیا نە لە ڕیزی دووەمیشا بووە بەڵام ئێستا جۆرێک لە غڕۆر گرتوێتی لەبەرەوەی لە باخموت سەرکەوتنی بەدەستێناوە و ئیتر بە سەرکەوتنەکانیەوە ئانازێ ئەوێ ڕۆڵی هەبێ لە بەرامبەریشا ئەم ژەنەراڵانەی سوپای رووسیا نانەوێ ڤاگنەر ڕۆڵی هەبێ بەم شێوازە بۆیە ئەگەر قسەکانی خۆی ڕاست بن ئەڵێ بە ئەنقەست تەقەمەنیان نایەوە بە ئێمە بۆی سەربازەکانمان زۆر بکوژرێن خەسارەتمان زۆر بێ چونکە خەسارەتی ڤاگنەر لە باخموت ئەتوانین بڵێ یەکجار زۆر بوو یعنی هەنێک لە سەرچاوە باس لە سەر و 20,000 مقاتلی ڤاگنەرەکەن کە کوژرابن بەڵێ ئەنج ئەم خۆی ئەڵێ ئەگەر ئێمە چەک و تەقەمەنی تەواومان وەربگرتایە لەوە ئەچێ خەسارەتەکان لە بینی 1 بۆ 5 کەمی کرایەتەوە یعنی لە جیاتی 5 چەکدار 1 چەکدار بووە بەڵام ئەمە بانگەشەی خۆیەتی ئیتر تا چەند ڕاستە ئەمەیان نازانین بەڵام ئەوەی کە ئاشکرایە ململانەی هەیە لە بینی هەردوو لایەن تا ئەو پەڕی توانە ململانەی یەکیان چۆن دروستە بێ کاکەژان متمانە نییە ئەمانە بۆ پارە شەڕەکەن بۆ پارە و بۆ سوڵتە ڕاستە ئەم خۆی ئەڵێ ئێمە بۆ رووسیا شەڕەکەین بەڵام ڕاست نییە ئێستا لە دوایین ئینسیحابیەکە ئینسیحابی کرد ئەڵێ ئێمە بۆیە ئینسیحابەکەین بۆی خوێن نەڕژێ بەڵام ئێمە هەمومان ئەزانین ئەوەی گرنگ نەبێ لای ئەم پیاوە ڕوشنی خوێنە لە باخموت هەم ڕەحمی بە چەکدارەکانی خۆشی نەکردو نەک بە سوپای ئۆکرانیا لەبەرەوە ئەمە هۆکار نییە هۆکاری کشانەوەکەی تەبان ئەتوانین باسی کەین کۆمەڵێک شتە وەکو مەسەلەن هۆکارەکانی بەڕاستی یەکەمین شت نەویستۆ مخاتەڕە بکە خۆی ئەمە مخاتەڕەیەکە تاقیکردنەوەیەک بوو کردی لەم تاقیکردنەوە تەوەقوعی کرد نخبەی حاکمیش بێنە سەرخەت ژەنەراڵی پایەبەرز بڵێن لە سیاسیەکان لە ئەندامانی مەجلیسی دۆما لە کەسایەتیەکان بەڵام سەیرەکەین هیچ جۆرە پشتیوانیەکی نەبوو لەم چینەیە بۆیە نەویست ئەم مخاتەڕێ بکە بە ژیانی خۆی ئەتوانین بڵێن پاشەکشەی کرد ئیتر هۆکاری تریش هەبوو کە ئەمە اتفاقە چۆن کرد باشە ڤاگنەرەکان گرنگن مەسەلەن سا چەند ڕۆژە کۆی ئەوەی جیهانیان کاردانەوەی جیهانی لێکەوتەوە مەسەلەن ئەو چونە بەشێکی بە سیناریۆ باسییانە کرد ینی فعلەن سیناریۆ نەبوو حقیقەتی و کابرایە بوو خۆی کاکە زانە بڵێ تو نەڵی رووسیا لە شەڕایە لە شەڕی ڕاستە خۆیان لەگەڵ ئۆکرانیا و بە ناڕاستە خۆش لەگەڵ ناتۆیە کە وڵات لە شەڕا بوو بەم شێوازە بە تەکید یعنی احتیمالی سیناریۆ احتیمالێکی واردە بەڵام بۆی بزانن چی لەگەڵە چی لەگەڵ نییە بەڵێ چێ دوژمنی پۆتنە بڵێ ئەنجا سیناریۆکان دوو زۆر ڕێی هەیە ڕێیەکیان بەتایبەت کە لە کوردستانی خۆمان باسەکرێڵێن دەستی دەرەشیە کە من تا ڕادەیەک بە دووریە بینم ئەمریکانی ینی خۆی ئۆکرانیا ئەمریکا بە ڕسمی هاتۆتە سەرخەت و ئەڵێ هیچ پەیوەندێکی بە ئێمەوە نییە سەفارەتی ئەمریکی لە مۆسکۆ ئێستاش ژێر دو ساڵەیە وزارەت دەرەوەی ئەمریکا پێشتریش دووپاتمان کردوەوە بەردەوام دەبین لە پشتیوانیکردنی ئۆکراین بەڵام ئەڵێ هیوادارین دیبلۆماتکارەکانمان لە رووسیا بپارێزرێن بڵێ ینی هەرزوو چونکە خۆتان نەزانن لەم کاتانە بە تاکید هەر پەنجەی تۆمەت بوو ئەمریکا درێژەکرێ بۆیە ئەوان زوو هاتنە سەرخەت کە پەیوەندی بە ئەوانەوە نییە بەڵام کەم نین ئەو ڕۆژنامە نووسە غەربیانەی ئەڵێن دەستی خودی پۆتینی لە پشتە لەوانە ژەنەراڵێکی ئەڵمانیا دوێنێ باسی کرد ئەڵێ من تەسەوڕ ئەەکەم
خودی پۆتین وای کردبێت چونکە لەبەرەوەی مقاومەیەکی ئەوتۆ نەکرا ئەمەی کردبێ بۆ ئەوەی دوایی لە بێلاڕووسەوە هەجوم بکرێتەوە سەر ئۆکرانیا چونکە ئیتفاقەکە ئەڵێ ڤاگنەر ئەچێتە بێلاڕووس بەتابەت سەرۆژی لە ڕاستی ئەمە دیار نییە ئیتفاقەکە ئەڵێ ئەوانەی کە بەشداری شەڕیان نەکردووە ئەکەونە سەر وەزارەتی دیفاعی رووسیا عقد لەگەڵ وەزارەتەکەن ئەوانی تر باسی نەکردووە لە ئیتفاقەکەیان لێڵیەک هەیە لەم مۆزوع بەڵام ئاماژەکان زۆربەی ئاماژەکان بۆ ئەوە نین کە هیچ سیناریۆیەکی لە پشتەوە بۆ ئەوش نەبوو مەسەلەن بزانێت چەند ژەنەڕاڵ یان لە ناو سوپایە لەگەڵ شەڕەکەنی بزانین تا چەند لەگەڵ لە پۆتن هەڵەگەڕێنەوە و ئەسنەپاڵ ئەوە خۆی ئەمە نەزەریەکە ئەوەی باسێکە ئەڵێ خودی پۆتین ئێمە فێرین مەسەلەن ڕاستە خۆی ئەمە نەزەریەکە ڕاستی ئەمە ئیشی مخابەڕاتیشە ڕەنگە لە ڕۆژانی داهاتووە زیاتر یا لە ساڵانی داهاتووە دەرکەوێت بەڵام ئەگەر سەیری کۆی مۆزوعەکە بکەین بەڕاستی ئاماژەکان بۆ ئەوە نین کە دەستی لە پشتەوە بێ لەبەرەوەی خلافەکە کۆنا زۆر دەمێک ئامانە خلافیان هەیە بەڵام تەقینەوەی ئەم خلافە کەی بوو تقریبان 2 هەفتە پێش ئێستا بوو وەزارەتی دیفاع بڕیاریدا کە سەرجەم هێزەکان ئەبێ عقد بکەن لەگەڵ وەزارەتی دیفاع چونکە گروپی ڤاگنەر تەنانەت عقدیشان نەبوو لەگەڵ وەزارەتە پارە وەرەگرن بەڵام بەبێ عقد یعنی بەبێ ئەوەی ئەمر لە وەزارەتی دیفاع وەرگرن ئیتر کە ئەم بڕیارە درا چه استراتیژیان بۆ داانێ و استراتیژ جیاوازە لەگەڵ ئەوەی تۆ ئەمر وەرگری ئەمان خۆیان بە هاوبەش داانە و بە هاوشانی وەزارەتی دیفاعی ڕووسی ئامادە نەبوون نییە بەڵێ ئامادە نەبوون خۆیان بخەنە ژێر فەرماندەیی وەزارەتی دیفاعی ڕووسی و هەرزوو ئەعلانی کرد وتی ئێمە ئەم عقدە ئیمزا ناکەین و ڕازیش نین و قبوڵیشمان نییە خەڵکی تری لە پشتە بریگۆژین لە ڕاستیە لە ناو تری لەگەڵ هەر خۆی دەرەکەوێت کۆمەڵێک فەرماندە هەیە لە ناو ئەم گروپەیە بەڵام زیاتر خۆی بارز بووە بە حکمیەوەی کەسێکی زۆر ئەکتیڤە بەتایبەتی لە بەڵێ بەتایبەتیش لە تەلێگرام بەردەوام ڤیددیۆی هەیە و کۆمەڵێک شتی زۆر ئیسارەش باسەکە و بە زمانێکی زۆر نادیبلۆماسیش قسەکانەکە زەنجی قساکە سەربازی قساکە باشە ئەوەی کە تێبینێکرا گومانەکە لەسەر سیناریۆ بوونی کاندێک ڕۆژنامە نووس باسییان کرد یان چاودێری سیاسی باسییان کرد 200 وتی خۆی وتی بانگەشەوەی کە 200 کیلۆمەتر لە مۆسکۆ دوورن ینی رووسایەک بەو هەموو قووەتە تیارەیەک نەبوو قەسفێ بکە ینی خۆ هێزەوتی 5,000 کەسم بەڕێ کردو بۆ ینی 5,000 کەس بەرامبەر سوپای رووسیا بۆ ینی بۆ پۆتین نەویست کاردانەوەی توندیە بێ مەسەر یا وەزارەتی دیفاع یان ژەنەڕاڵەکانی ناو وەزارەتی دیفاع خۆی ئەمە پرسیارە ڕاستی پرسیارە لای زۆر خەڵکیش دروست بوو بڵێ تو نەڵی کاردانەوەکان زۆر لاواز بوون بەڵام بڵێ هیچ کاردانەوەیەک نەبووە ئەمەشیان دەقیق نییە لەوانەیە چەند هۆکارێکیش هەر تەنها هۆکارێک نەبێت بەشێک پێیان وایە عنسوری مفازعیتیا بووە چونکە ئێمە بینیمان یعنی زۆری نەخایەت نەبووە 2 ڕۆژیش ئەمە عنسوڕێکیان بەشێکیان پێیان وایە هەر خودی ئەعلامی ڕووسی پرۆپاگەندە لەم جۆرە وڵاتانە زۆر بەقووەتە ئەم ڤاگنەرە یا بڵین ئەم چەکدارانە بە شێوازێکی وا خوێناوی وێناکراون لە لای گەلی ڕووسیا کە سەربازەکان ترسیان هەبووە لە ڕوبەڕووبوونەوە ئەمەش ئەتوانین تێبینی بکەین لە چەند شوێنێک بۆ نمونە لە هەندێک شوێن هەندێک جوندی هاتوون شاحینیان لەسەر جادەکە وەستانوە بۆی پێشڕەویەکان بۆستێنێ بەڵام خۆیان ئامادە نەبوون لە ناو شاحینەکە شابمێنەوە شوێنەکان جێهێشتۆ ئەمە نیشانەی ئەوەیە کە لەوە ئەچێ ئەم ئەگەرش ڕاز بێ ینی جۆرێک لە ترس هەبوو بێ و سەربازەکانی رووسیاش لەوە چێ وتبێتیان ینی ئێمە بۆچی خۆمان بکەینە قوربانی دوای ئەمان هەڕێک بۆچی خۆمان بەکوژ بێمەکو لای خۆمان ئەڵێ ئەمەش هۆکارێکیانە بەڵام مەلای کەم بە غاری جەوی مەسەلەن ئەیتوانی ئەمەیان ڕوویدا بەڵێ قەس فکرا بەڵام گروپی ڤاگنەر خۆی ئامادە کرد بوو تۆ ئەزانی ئەم گروپە 3 زۆر سیستەمی دژە جەوی پێبوو لەم زەحفەیە بەرەو مۆسکۆ 3 جۆر بەڵێ هەرە پێشکەوتەکان جۆرا و جۆر مەسەلەن جۆری ستینگەر ئەوەی کە لەسەر شانەوە ئەتەقێنرێ ئەمەی پێبوو جۆرێکی تری مام ناوەندی پێبوو و تەنانەت S300شی لابوو بەڵام ئەکتیڤ نەکرا لە بەرەوەی پێویست نەبوو و لەم شەڕەشە ئەعلام لەوانێ زۆر باسی نەکەم فڕۆکەیەکی جۆری EL 200M کە ئیستطلاعە کۆمەڵێک سەربازیشی تیا بوو ئەمە خرایە خوارەوە بەڵێ و 6 هەلیکۆپتەری جەنجیش لە جۆرەکانی می هەشت و
ئەلیگاتۆر و جۆرەکانی تر خراونەتە خوارەوە. یعنی خەسارەتەکان وەک باس دەکرێت لە بینی 12 بۆ 20 سەیاق تەیارە لە سوپای رووسیا. باشە شارێکی هەر لە باشووری رووسیا هەر زۆر بە خێرایی کۆنتترۆل کرد چۆ ناو شاری ڕۆستۆف چۆ ناو بنکە سەربازەکە بە بێتاقا. ڕاستە بەڕاستی ئەمەیان چونکە لە سەر حدودیشە زۆر بە شێوازێکی مفازی ئانا ڕۆشت بوو و چونکە قاعدەیەکی زۆر گەورەی لێە ئەگەر وانە بووایە یعنی احتیمالی ڕوبەڕووبوونەوە هەبوو. بەڵام ئەوەندە بە مفاجئانە چوو وان زانی هەر ئینسحابێکی ئاساییە و چونکەمانە بە حساب لە یەک بەرەن شەڕەکەن ئەمان نیانزانیەمە بۆ هاتون دەست بەسەر ئەم قاعدەیە بگرن. ئەمە خاڵێکیان. خاڵی دومیش وەک وتم بەڕاستی سوپای رووسیا ئامادەییتیانە بوو کە بەرەنگاریان بێتەوە. شعبی رووسی متعاتفە لەگەڵ شعبی رووسی کەمتر ئەتوانی بڵێ کەمتر لەبەرەوەی ئەم پیاوە سیقەی پێ ناکرێت. یعنی تۆ دەسەڵات و چەکی ئەتۆمی بیتە دەست ئەم پیاوە بەڕاستی خەتەریاتە بۆ جیهان. و شتێکی تریش هەیە کە زۆر لە سەرچاوە غەربیەکان باسیەکان ئەڵێن بەڕاستی رووسیاش تەعاملێکی حەکیمانەی کرد لەگەڵ مەوزوعەکە. یعنی ئەمەش خاڵێکە ویسیان چێشەکە چارەسەرکەن پێش ئەوەی بتەقێتەوە پێش ئەوەی پێکدادانێکی خۆی ناوی ڕۆبە چونکە ئێمە ئەزانین لە هەموو پێکدادانێکە تا ئەو کاتەی دروست نەبووە ئاسانە چارەسەرکردنی کە دروست بوو ئیتر قورسەدە. باش ئەوان بەچمە بدەیەک ئەوەی کە زانیاری تەوێت کە بەڕێز ورد چوتە ناو بابەتە فاکنەرەکان بەچمە بدەیەکیشی بۆکەن. لە ڕاستیە بەنسبەت سەکدارەکان تەنها دوو مەبدە هەیە. هەنێکیان بۆ ئەوەن کە لە سزن ڕزگاریان بێ هەر ئەوێ و هیچی تر هەنێکیشیان بۆ پارەوانەی کە سزن نەبوون چونکە تیاشایەتی کە سزن نەبووە تەنها بۆ پارە لە بەرەوەی موچەکانیان زۆر زیاترە لە سەربازە ڕووسی زیاتر. بەڵێ باش آخر ینی تۆ لە پڕ لە جەنگت هەیە لەگەڵ ئۆکراین لە پڕ ڕوەکەیتەوە پشتی خۆت ینی ئەمە چ ئومێدێک تەداتی ئەمانە هاوشێوەی مارێنزەکان نین مەسەلیان ئەوانن کە ئیتر هەموو شتێک لایەن بەس خوێنە ئەبێ وات تربیەت درابن. خۆی ئەمانە یەک نیزام و دیسپلینی سەربازی بە قووەتیان هەیە پێشتر لە ئەکادمیای خۆیان هەیە. مەسەلە ئەکادمیان نییە قانون نیتیانە ئەوێ قانون نیتیان نیە بەڵێ کوشتن هەیە ینی پێت ئەڵێ ئەبێ هجووم بکەیت بگەڕێیتەوە ئەتکوژین ئیتر کە وتیان هجووم هیچ کەسێک هیچ چەکدارێک ناتوانێت بڵێ من نام یا من بەشداری ناکەم. جۆرەکە ینی جۆرێک لە عنفیتیایە بەڕێوەبرنەکە چونکە قانونێک نایگرێتەوە قانونی سەربازی نایگرێتەوە محکەمەی سەربازی نایگرێتەوە لێپرسینەوەیان لەسەر نییە زۆر ئاسایی ئەتوانێت ئەمری ئەعدامیە لە چی بترسێ نەکار ئەوەش تەنانەت ئەگەر واش نەبێت تەنانەت ئەگەر وەکو بڵێن عەقدێکی کردبێ بۆ موچەکە بۆ پارە چوو بێتە ناو ڤاگنەر لەگەڵ ئەوەشا هیچ قانونێک تەنزیمی ناکە ینی ئەمانە ئەوامر جێبەجێ نەکەی ئەکوژرێ لەبەرەوە مەبدەئێکی وا بڵێ بۆ رووسیا یا مەبدەئێکی ئەوتۆ هەبێ لەلایەن مقاتیلەکانەوە نەبووە لەم مەوزوعی ئەخیرە بەڵام وەکو خودی خۆی ئەوە ئەعلانی کرد کە بۆچی هجوومەکە بەرەوە ئەگەر شەڕ بکرایە ئەیان توانی زۆر شت کۆنتترۆل کرد ئەگەر سوپاس بەهێزەوە هات پای سەرخەت لە ڕاستیان لەسەر رووسیا دروستە کرد بەتەکیید خۆی هەموو شەڕێکی ناوخۆ خەتەرە بێگومان شەڕی ناوخۆ وەکو شەڕی دەرەچی نییە کە تۆ خەڵکی وڵاتەکە بووی هاتی یعنی شارەزای لە وڵاتە بە زمانی ئەم وڵاتە قسە ئەەکەی لەبەرەوە خەتەریات زۆر ئەبوو لەسەر رووسیا و ئەتوانین بڵین مەجرای شەڕەکەش بە شێوازێکتر ئەڕۆشت بەڵام بڵیت ئەم گروپە سەرکەوتنی بەدەست ئەهێنا من باوەڕ ناکەم لەبەرەوەی ئەم گروپە خودی ئەم گروپە ینی معاملی نییە مەسانیعی نییە هیچ شتێک خۆی بەرهەمی ناهێنێ لە کۆتاییە تەقەمەنی لە سوپای رووسیا وەرەگرێت ڕاستە قاعدەیەکی کۆنتترۆل کردبوو لەم شوێنە یا لەم شارە لەم بەڵێ بەڵام ئەوە بۆ مەسلەی تەقەمەنی ئەگەر شەڕێکی درێژخیان ڕووی بدایە پێم وانێت چارەسەری بکرێت چونکە رووسیا وڵاتێکی زۆر گەورەیە بەڕێز دۆکو چاودێرێکی سیاسی پێت وانێت تا ڕادێک لە هەیبەتی رووسیا و سوپای رووسیایدا ئەم بابەتە ئەتوانی بڵێن زۆر لە هەیبەتی شخصی پۆتینیدا چونکە هەموو ڕوشانێک لە کەسایەتی یەکەم لە کەسی یەکەم لە سیستەمی تۆتالیتاریە یعنی بە هیچ جۆرە گەڕانەوەی نییە هەرگیز پۆتین دوای ئەم مەوزوعە پۆتینی پێش ئەم مەوزوعە نییە چونکە ئەمە ئەبێتە تەشجیعێک بۆ گروپەکانی تریش و زۆرێک لە مزداقیەتیشی لە دەستدا پۆتین چونکە زوو هاتە سەر تەلەڤیزیۆن وتی ئەمانە خائینن و ئەبێت قوڕسترین سزاش بدرێن
لە کۆتاییە سزاش نادرێن ئیتفاقیان کردو کە نەدرێن. پێت وایە بازی ئەوە بدەن مەسەلەن یان بەڵێ لەوانەیە ئەم گروپە بازەکەی بدا ئێستا خۆی ئەبێ بچێتەوە بێلاڕۆس دانیشە ینی جارێکشت لە ناو رووسیا شوێنی ناوێتەوە. مەسیری مقاتیلەکانی چەکدارەکانی تاڕادەیەک بەشێکیان نادیارە بەشێکیان ئەوە باس لە باخموتیش کشایەوە لە باخموت پێشتر کشابووە بە حکمیەوەی شارەکەی گرت تەسلیمی سوپای رووسیا کرد. ئیشی ئەوان بەس ئەوەیە شارەکە ئەگرن و ئەڕۆن بۆ شوێنێکتر بەڵام ئەوان نەچون بۆ هیچ شوێنە گوتیان ماوەیەک ئیسراحەتەکەین. ئیتر دوای ئەم ئەحداسانە ڕوویدا کە وەزارەتی دیفاع داوای عەقدی کرد لێیان بۆی بیان خاتە ژێر کێفی خۆیان و ئیتر ئەویش قبوڵی نەکرد کە قبوڵی نەکرد ئەمە بۆ هۆی هەڵگیرسانی ئەم ئارێشەی کۆتایی. باشە کاکە ژار لە تەواوی ئەو خاچی ئۆکرانیایە بەشارە زۆرەکەی بەدەست ئۆکرانیا رووسیاوەیە یان نقطە استراتیژەکان شار استراتیجیەکان ئەتوانی بڵێن خاچی ئۆکرانیا زۆر گەورەیە نزیکەی 600,000 کیلومتر دووجایە زۆر گەورەترە لە عێراق بەشی هەرە زۆری لە ژێردەستی سوپای ئۆکرانیایە پێشتر زیاتر لە ژێردەستی رووسیا بوو بەڵام ئەگەر جەنابتان بیرتان بێ ساڵی پار ئۆکرانیا هەجوومێکی کرد هێرشێکی پێچەوانام هێرشا زۆر سوپرایز بوو بۆ سوپای رووسیا چونکە ئەمان پێشبینیان نەکرد لە مقاتعی خێرسۆن ئەم هەجوومە بکرێ بەڵام هێرشەکە لە مقاتعی خارکیف کرا ئەمە وای کرد خاچێکی یەکجار زۆر بگرێتەوە سوپای ئۆکرانیا بیخاتەوە ژێردەستی ئۆکرانیا و نزیکەی 400 دەبابەی رووسیش دەست بەسەرا بگرێت. سوپای رووسیا لەم شوێنانە شکا بەڵام ئێستا وەزعەکە گۆڕاوە رووسیاش پەندی وەرگرتووە لە هەڵەکانی ڕابردووی ئێستا حالیان ئۆکرانیا کە لە شەڕایە یا بڵێن لە هێرشێکی پێچەوانەی ترایە وەکو پار ئەمجارە وەکو پار نەجاحەتی نەهێناوە ئەوەی کە ماوە ینی بەشێکی مقاتعی بە پێی زانیاریەکانی خۆتیان بۆ چوونەکانی خۆت کە رووسیا ئەوێ هەموو ئۆکرانیا داگیر بکات من پێم وانە هەرگیز رووسیا ئەمیازی هەبوو بێ بەڵام لە سەرەتایە بە تەکید باخموت بۆ ئەوە گرنگ بوو بۆیان باخموت بەشێکە لە هەرێمی دۆنسک بە ڕسمی ئێستا خاچی رووسیایە بە حسابی رووسیا بێت چونکە ئەمانە کە جودای خوازەکان سەر بەخۆیان ڕاگەاند نەماوەت هەر هەیکەلی بینە بەڵێ دوای ڕفراندۆمیان کرد و خرایە سەر رووسیا ئێستا بە ڕسمی لای رووسیا لە ئەدەبیاتی رووسیا باخموت بەشێکە لە رووسیا بەڵام کەس تێدا نەماوە کەسی تێدا نەماوە بەڵام ئەوانیان هەموو مقاتعەکە بگرن هەر باخموت نییە کراماتۆسک و کۆمەڵێک شاریتری کوبیانسک و کۆمەڵک شاری تریشن کە ماوە چونکە رووسیا ئەم چوار مقاتعەیە کە خستوێتە سەر خاچ خۆی هەمووی لە ژێردەستانیە هیچ یەکێک لە مقاتعانەی 100% لە ژێردەستانیە ئێتر هەنێکیان سەی چلە هەنێکیان سەی هەفتایە بە ڕێژەی جیاواز ئەو تەقانەی بەنداوە کە کاریگەریی لەسەر گۆڕانکاری شەڕەکە هەبوو هەردووچیان یەکتریان تۆمەتبارە کرد کە تەقانەوە کە رووسیا وتی ئەمە نەبووین ئۆکرانیاش وتی ئەمە نەبووین وڵی پەنجەی تۆمات هەردوو لا بۆ یەکتریان درێژ کرد ڕاستیەکەی و ئەتوانی بڵین هەردوو لاش زۆرێک لە بەرژەوەندیان تیا بوو بە نسبەت ئۆکرانیا کە ئەم شوێنەی تەقاندەوە بۆی سەربازەکانی و قووەتە عسکەریەکەی بتوانێت لە مقاتعەکانی تر بەکاربێنێ بۆی بڵاویان نەکە تەرکیز بکاتە چەند کۆمەڵێکشت چونکە ئاوەکە بووە بربەستێک و بۆ رووسیاش زۆرێک لە قازانجی تیا بوو کە ئۆکرانیا لەم شوێنەوە هجووم نەکا و هێزەکانی خۆی بەرێتە مقاتعەکانی تر لەبەرەوە تا ئێستا بەڕاستی بەڵگەی مەلموس لە بەردەستانیە کاملایان بوون هەردوو لاشان یەکتر تۆمەتبارەکەن بەداخەوە کارەساتێکی ئەتوانین بڵێن ژینگەیشی بە دوای خۆیان هێنن لەوێ بەڵێ باشە با کەمێک بینە سەرەوەی ئەو شەڕەت کاریگەریی لەسەر هەرێمی کوردستان هەیە لەکوێوە هەرێمی کوردستان ئەگرێتەوە هەزاران کیلۆمەتر دوورین مەسەلەن پەیوەندیشی ئەبێ پەیوەندێکی اقتصادیە بێ پەیوەندێکە چ جۆرێکە بێت خۆی کاکزانە ئێمە وەکو ئەڵێ لە سەردەمی عەولەمای ئاژین شەڕ لە هەر شوێنێکی ئەم دنیاە بێ کاریگەریە بێ ئەگەر کاریگەریەکان ڕاستەخۆ نەبێ ناڕاستەخوا بێ تۆ وەکو هاوڵاتی لێرە شت ئەکڕی لە دەرەوەی وڵات کە لە ئەوروپا شت گران بوو لێرەش گرانە بێ کەلوپەل گرانە بێ لێرەش بۆ نمونە ئۆتۆمبیل گرانە بێ کەرەستەی بیناسازی لەوانەیە تەنانەت خواردنیش چونکە ئێمە بیرمان نەچێ ئۆکرانیا سەبەتەی خۆراکی عالەمیە گەنم و ئاردێکی یەکجار زۆر یعنی بڵێن گەنمێکی یەکجار زۆر دانەوێڵە بەگشتی بە شێوەیەکی زۆر لەم وڵاتە بەرهەم دێ بۆیە ئەم شەڕا لانی کەم کاریگەری اقتصادی ئەبێ لەسەر هەرێمی کوردستان لەوە چێ کاریگەریەکانی تری لە ڕووی سیاسی و ئەوانەوە زیاتر لەسەر عێراق بێ بەگشتی شەڕ کەمێک دەرکەوت درێژمەودا بێ ئێستا تۆزێک لە ئارامی هاتۆتۆ ناو بازاڕەکانی جیهان لە ئەوروپاش بڵێن ڕێژەی هەڵاوسان زۆر دابەزیوە
بە حکمیەوەی کۆمەڵێک بەدیلیان دۆزیوەتەوە بۆ نەوت و بۆ گازی ڕووسی. بەڵام ئەبێ یەکشی تریش بیرمان نەچێتەوە کە شەڕ گەورە بوو دەرگای هەموو ماڵێکە گرێت. یعنی هێشتا شەڕەکە بە زۆرێک لە جۆرەکان گەورە نەبووە. بەرەو ئارامبوونەوەی یان زیاتر تەوەقوعی گەورەبوونی لێکرێ. زۆر قورسە ئەم پێشبینیە بکرێت چونکە هەموو شەڕێک پێشبینی گەورەبوونیەکرێت. بە تایبەتی ئێستا ئەم شەڕە لە بینی ئۆکرانیا و رووسیا نەماوە. ئەم شەڕە ئێستا وڵاتانی ناتۆی تێوەگلاوە، کۆمەڵێک وڵاتی تر لەگەڵ رووسیا تێوەگلاوان بۆ نمونە ئێران بە هەزاران درۆنی ناردۆ بۆ رووسیا بۆ یارمەتی رووسیا. لە بەرامبەریشا ئۆکرانیاش لە کۆمەڵێک وڵاتی یارمەتی وەرگرتووە. ئەمڕۆ ئەڵمانیا ڕەتی کردوەوە کە فڕۆکە شەڕکرددا بە ئۆکرانیەکان مەسەلەن. ئەوەی کە ڕەتی کردوەوە فڕۆکەی شەڕکرد نییە، جۆرێکە لە ڕۆکێت 500 کیلۆمەتر ئەڕوا بە ناوی تاوروس. 500 کیلۆمەتر. بەڵێ ئەڵمانیا ئەڵێ سیاسەتی ئێمە ئەوەیە چەکێک نێن بە ئۆکرانیا کە بتوانێت خاشی رووسیا بەردومان بکە. تا ئێستا ئەم چەکانە یعنی لە ڕووی مەوداوە ئەم چەکانە بوون کە تەنها بتوانێت خاچی خۆی بەردومان بکە، بڵێن ڕووسەکان لە ناو خاچی خۆیان بەردومان بکە، نەک پەلاماری شارەکانی رووسیا بدا. ئەگەرچی ئۆکرانیا بە ئەڵمانیای وتبوو کە بەکاری ناهێنێ بۆەوە، بەڵام تا ئێستا ڕەتیان کردوەوە. اینجا مەسلەی یارمەتی عسکەری ئەمڕۆ ڕووی نەداوە. ئەگەر سەیری شەڕەکە بکەی بە مەرحەلا هاتە ئێرە سەرەتا هیچ جۆرە یارمەتیەکی چەک کە دروستکراوی غەرب بێ بۆ ئۆکرانیا نەئەڕۆشت لە غەیری ئەوەی کە جۆرەکانی جافلین و بڵێن ئەنتی تانکەکان. بەڵام مەدفع دەبابە ئەوانە هیچی نەئەنادرا، زیاتر شتەکانی سۆڤێت ئەنادرا کە لە ئەوروپا هەبوو، بڵێن لە پۆلۆنیا هەبوو، لە چیک هەبوو، لە زۆر وڵاتی تر هەبوو. دوایی بەرەبەرە شەڕەکە گەورە بوو، تاوای لێهات دەبابەش نێردرا، ئەنواع و ئەشکال شەڕ نێردرا، درۆن نێردرا. ئێستا باسی جۆری فڕۆکەی جەنجی F-16 ئەکرێت لە قۆناغی داهاتوو ڕەنگە بنێردرێ. بۆیە یعنی احتیمالی گەورەبوونی شەڕەکە هەموو کاتێک واری دەبەداخەوە. ئەوروپا چ کاریگەریی لەسەر دروستکردن بە تایبەت کە بەڕێزت لە ئەڵمانیاژی و ینی ورتر ئەیبینی؟ ئەوروپا بە تاکید بە شێوازێکی ڕاستە خۆ کاریگەریەکانی ئەم شەڕی لەسەر هەر 7 ملیۆن ئۆکرانی ئاوارە بوون لە ناو خاچی خۆیان و لە دەرەوەی خاچی خۆیان. ئێستا ئەڵمانیا زیاتر لە ملیۆنێک ئۆکرانی وەرگرتووە، پۆلۆنیا زیاتر لە ملیۆنێک. ئەمە کێشەی نیشتەجێبوونی دروست کردو، کێشەی زۆر کێشەی تری کۆمەڵایەتی دروست کردو لە ناو ئەڵمانیا. جگە لە کێشە ئابوووریەکان بەهۆیەوەی کۆمەڵێک ئابلوقەی زۆر خراوەتە سەر رووسیا بە مەبەستی لاوازکردنی رووسیا، بەڵام لە کۆتاییە خۆشیان بە جۆرێک لە جۆرەکان زەرمەند ئەبن. ئەو مەسەلەی نەوت و ئەوەی کە رووسیا گازی پێدان کێشەی هەڵاوسانی دروست کردووە لە بەڵێ کێشەی ئێستا ماکەکانی ماوە. لە ڕاستیە ئەتوانین بڵێن تاو دابەزیوەتەوە بۆ قۆناغی پێششەڕەکە بە حکمیەوەی هەوڵیاندا جێگرەوەی بۆ بدۆزنەوە. پێشتر گازی سروشتی ئەهات، ئێستا گازی شل ئەهێنن بە ناقیلاتی زۆر گەورە. جۆرێک لە جۆرەکان جێگرەوەی بۆ پەیدا بووە و ئەبینین بازاری نەوتیش ئێمە خۆمان ئاگامان لێ لە کوردستان و عێراقیش بە حکمی نەوت ئەفرۆشین. سعرەکانی ئاسایی بۆ تۆ بۆ پێش شەڕەکە، بەڵام ئاساوارە اقتصادیەکانی هێشتا هەرماوە. پێشتر مەترسی لەسەر چەند وڵاتێکە بوو، مەسەڵەن هەڕەشەشان لێکرا سوید و فنلەند و ئەوانە، و هەڕەشانە تا ئێستا ماوە. لە ڕاستیە هەڕەشەکان بە شێوازێکی ڕاستە خۆ نەماوە، بەڵام ئەم وڵاتانە جۆرێک لە جۆرەکان هەست بە مەترسیەکان لەلایەن رووسیاوە، چونکە رووسیا جاری یەکەمی نییە تەداخولەکە لە وڵاتانی تر. هەر ئۆکرانیا نیە لە زۆر تەداخولی کردووە و لە کازاخستان تەداخولی کردووە، ڕاستە لەوێ خاچی داگیر نەکردووە، بەڵام لە چێشە ناوخۆیەکانە تەداخولی کردووە، لە سووریا تەداخولی کردووە. بۆیە وڵاتانی ئەوروپاش بە تایبەت ئەوانەی کە ناتۆ نەبوون وەکو فینلەندا و سوید هەستیان بە جۆرێک لە مەترسی کرد. کاگەژار پێت وایە کورد لە ناو شەڕێ هەبن، مەسەلەن کورد دەڵێن بەردێک لە ئاسمان بەربێتەوە، کوردی بەسەری هەر کوردێکەکەوێت لە هەرکوێ بێ، ئەوەی معلوماتیان تێبینیت کرد بێ لەو شەڕەیە چ لە لای ئۆکرانیەکان بێت چ لە لای ڕووسەکان بێ، پێت وایە کوردی تیا بێ؟ ینی مەبەستەوە لە سوپای ئۆکرانیا کورد بێ؟ بەڵێ لە ناو شارکەرەکان. لە ڕاستیە من ئەم زانیارەم نەبیستوە تا ئێستا کە کورد هەبێت لەوێ. ئەمەسەن ئێستا شەڕی داعش بوو، هەموو نەتەوەیەکە هاتنەوە، حەزیان لە شەڕ بوو، خۆ بەخژە هاتن. مەسەلەن کورد زۆرە لە ئۆکرانیا، بەڕێزت لە ئۆکرانیاش بوو وانە؟ بەڵێ کورد زۆرە لەوێ، مەسەلەن عەتفی نەتەوەی زوڵا. وەڵا بە تاکید بە تایبەت ئەوانەی بۆ خوێندن چوو بوون زۆرن و هەم ئەوانەی زەواجیشیان کردووە ماونەتەوە لەوێ.
بەڵام ماڵە خەزورانیانە بەڵێ بەس تەسەوڕ ناکەم ینی بە ئەگەر هەش بێت لەوە چێت زۆر بە شێوازێکی فەردی بێ دیاردە نەبێ ینی بەشداریکردنی کورد و بەپێی قانونەکەش تەنها ئەوانەی جنسی ئۆکرانیان هەیە ئەبێت بەشداری بکەن لە سوپای ئۆکرانیا و مەمنوعزیان کوردەکان جنسی ئۆکرانیان هەیە بەشێکە بەڵێ بەشێکیان هەیەە بەس لە سوپای رووسیا عراقی کوژرا بەڵێ وا ڕاستە بەڵام من وەکو خۆم ڕاستی تا ئێستا نەمبیستووە کورد هەبێت لە ناو سوپای ئۆکرانیا ئەوانی لێوە بنجیان هێشت زۆربیان هاتن بۆ ئەوروپا ینی بە شێوازێکی زۆر مەگەر تاک باشە یەکێکی تر لەوانی کە ناوە باسیەکەن تەقانی بەکارهێنانی بۆمبی ئەتۆمیە ئەمە واریدە لەلایەن رووسیاوە کاک زانا شەڕ لەگەڵ وڵاتێک کە خاوەنی چەکی ئەتۆمی بێ هەمیشە ئەم مەترسیە واریدە قەت ناتوانانی بڵێ ئەم مەترسیە بوونی نییە چونکە بە تایبەتیش ئەگەر هەست بکە بە جۆرێک لە جۆرەکان محاسەڕە کراوە یا خەتەر خراوەتە سەر خاشی رووسیا ئەم واریدە و چەند ڕۆژێک پێش ئێستا سەرۆکی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا وتی تهدیدی پۆتین بە بەکارهێنانی چەکی تاکتیکی تهدیدێکی واقعیە چکە ئێمە بیرمان نەچێت دوو زۆر چەکی ئەتۆمی هەیە ئیستراتیجی و تاکتیکی استراتیجیەکە زۆر وێرانکەرە ینی لەوانەیە شارێک یان چەند شارێک وێرانکە تاکتیکیەکە لەواتێک گەڕەچێک یان چەند گەڕەچێک وێرانکە ئەمەیان خەتەریاتەکەی زۆر لە تاکتیکەکە بەکار نەهات بێ تا ئێستا بەکار نهاتوە لە بەرەوەی ئاساوارەکانی ئەوەندە وێرانکەرە شتێک نییە ینی بتوانێت بشارێتەوە بەڵێ ئەو ئەگەرە لە چه حاڵەتێکە دەستی پۆتن نکاتەوە یان ئەگەر ناتۆ زۆرتری بۆ بهێنێ یان لە ئەگەری گەورەبوونی شەڕەکە پێچێ ئەگەر ئەمە خەتەر بکەوێتە سەر خاشی رووسیا ئەو خاچی ڕاستەقینەی رووسیا نەک ئەوەی کە خستوێتە سەر رووسیا بە تەئکید چونکە لە عەقیدەی نەوەوی رووسیشە ئەم شتە نووسراوە کە هەر کاتێک خەتەریات خرایە سەر خاشی رووسیا ئاساییە جێشی رووسی چەکی ئەتۆمی بەکاربێنێ بەڵام تەسعیدی نەوەوی واریدە چونکە ئێمە چەند ڕۆژێک پێش ئێستا بینیمان کۆمەڵێک لەم بۆمبانەی برد بۆ بێلاڕوس ئەمە شاروەکو ئاماژەیەک و وەکو تهدیدێک بۆ وڵاتانی ڕۆژئاوا ئەمە تەنها بۆ ترساندنیان ئەگەری بەکارهێنانی زۆرە وەکو پێم وتی ینی سەرۆکی گەورەترین وڵاتی زلهێزی دنیا کە سەرۆکی ئەمریکایە و وڵاتێکی ناتۆشە ئەڵێ تهدیدەکە واقعیە بۆیە ئەمانیش هەوڵەیان یعنی بە جۆرێک لە جۆرەکان پۆتین حەشر نەکەن لە زاویەکە یارمەتیەکان خوتۆ بە خوتوێ بۆ سیرەکەی بە یەکجار هەموو شتێک نانێرن بۆ ئوکرانیا باش چێ ئەوەی کە زۆر زلهێز بە یارمەتی رووسیادا لە زلهێزەکانە وەکو سەربازی تا ئێستا شتێکی ئەو تۆ دیار نییە ینی شتەکان ڕەمزین سین بڵێ سین وەکو باسەکەی کۆمەڵێک شتی ڕەمزی نردووە لە ڕووی عسکەریەوە بەڵام بیرمان نچێ یارمەتی سین یارمەتیەکە زۆر لە عسکەری مهمترە یارمەتەکەی اقتصادیە ئەگەر بهاتە سین هاوشانی وڵاتانی ئەوروپا مقاتعی اقتصادی خست بە سەر رووسیا ئێستا رووسیا لە شوێنێکی تر بوو و بەڕاستی زەختێک بوو لەوە چێت تەحملی نەکردە چونکە سین وڵاتێکە زلهێزە و بەرهەمهێنی کۆمەڵێک کەلوپەلی زۆر گرنگە کە لە کەرسە سەربازەکانی شا بەکاردێن شعبی رووسی لەگەڵ ئەو شەڕە درێژخایانەیە مادوونە بۆ شعبەکەەوەی تێبینیت کردبێ وڵی ینی شتێک هەیە بڵێ ڕاستێکی تاڵ هەیە کە لە بیدایەتی شەڕەکەیە زۆربەی هەر زۆری شعبی رووسی پژگیری ئەم شەڕی کرد ئەمەش هۆکارەکەی بۆ ئەو پرۆپاگەندانە ئەگەڕێتەوە کە لە ناو رووسیا دژی ئۆکرانیا هەبوو کە ئۆکرانیا خەتەرە لەسەر رووسیا و کە بە یارمەتی بڵێن ناتۆ و غەرب خەتەریات ئەخەنە سەر مۆسکۆ و ئەم شانەوای کرد بوو بەڕاستی زۆربەی پژگیری ئەم شەڕەیە کرد ئێستا سەرچاوەکان ئەڵێن دابەزیەوە بەڵام تاوەکو ئەم لە حزێش ئەتوانی بڵێ بەشێکی زۆری هەر پژگیری ئەم شەڕە کاک هەژار دوجار ئەو شەڕە بەرەو کوێ ئەچێ و جیهان بەرەو کوێ ئەبا کاک زانە ئایندەی ئەم شەڕە هیچ جیاوازی نییە لەگەڵ شەڕەکانی ترە وەکو هەر شەڕێکی جیهانی بچووکراوەیە ناتوانانی بڵێ شەڕێکی جیهانیە لەبەرەوەی بە شێوازی ڕاستەخۆ بەشداریان نەکردووە بەڵام بەڵام شەڕ چۆن کۆتایی دێ ئەم شەڕەش من زمینی هەموو شەڕەکانی ترا بە سێ ڕێگا کۆتایی دێ ڕێگایەکیان ئەوەیە کە لایەنێک لە ڕووی عسکەریەوە بە تەواوی سەرکەوێ بەسەر لایەنەکەی ترا وەکو جەنجی ئەمریکا و عێراق 2023 بینیمان ئەمریکا سەرکەوت بەسەر حکوومەتی ئەو کاتی عێراقا ئەمە لە ئۆکرانیا ڕوونەوە هیچ لایەنشان تا ئێستا سەرکەوتونین لە ڕووی عسکەریەوە ڕێگای دووەم بریتە لە تەسلیم بوون
وەکو چۆن لە کۆتاییەکانی جەنگی جیهانی دووەمە یابان تەسلیمی داواکاریەکانی ئەمریکا بوو بەڵام ئەوەی کە پەیوەندی بە ئۆکرانیا و رووسیا هەیە لەوەشە هیچ یەکێک لەم لایەنانە ئامادەی ئەویان نییە ینی تەسلیمی داواکاریەکانی بەرامبەر بن کەواتە یەک ڕێگامێنێتەوە ئەویش ڕێگای گفتوگۆ و ئاشتیانەیە لەوە ئەسێ لە کۆتاییشە هەر ئەم ڕێگایە بژیرێتە بەر بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا زمینە سازی بۆ ئەم ڕێگایە نییە بەڵکو زمینە سازی بۆ شەڕە بەڵێ زیاتر چونکە رووسیا تاوەکو ئەم لەحزەیە هەرچەنەوە توێتی ئێمە ئامادەی گفتوگۆ و دانیشتنین بەڵام بە مەرجەکانی خۆمان بە کۆمەڵێک مەرجی تعجیزی کە ممکن نییە ئۆکرانیا قبوڵیکە لەوانە تەنازولکردن لە دوورگەی کرم تەنازولکردن لە هەر چوار مقاتەعەکەی کە خستوویەتە سەر رووسیا زاپۆریژیا خێرسۆن لوهانسک دۆنێتسک کەەوە ناکرێ ینی بۆ ئۆکرانیا قورسە تەنازولکردن لەم هەموو خاکە لەبەرەوە تاوەکو ئێستا تا ئەمان لە ئۆکرانیاش لە بەرامبەراڵێ ئێمە خاکەی خۆمان ئازاد دەکەینەوە کەواتە هیچ یەکێکیان تاوەکو ئێستا ئامادەنین بەڵام بیرمانەتی ئەمڕۆ کە من لێرە دانیشتوم کۆبوونەوەیە کرا لە کۆپنهاگن پێڵێن کۆبوونەوەیەکی نهێنی بۆ ئاشتی ئۆکرانیا خۆشی ڕێکی خستووە کە ئایا ئاسۆی دانوستاندن و ئاشتی چۆن ببێ و ئەم شەڕە چۆن کۆتایی بێ بۆیە لە کۆتاییە هەمویان بیر لەوە ئەکەنەوە هەر بەم شێوازش کۆتایی دێ چونکە وڵاتانی تر لەسەر خەتن ینی زەحمەتە و ممکن نییە ئۆکرانیا بدۆڕە لەم شەڕەیە بۆیە بەڵام زمینە سازەکەی بەداخەوە تا ئێستا نییە بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز هەژار واحد چاودێری سیاسی سوپاس بۆ ئەو گفتوگۆ ورد و تایبەتەوە و زانیاریانە کاکەژار بەیوای ئەوەن سوودێکمان بۆ بەرچاوڕوونیەکمان بە بینەرگەیان دوێت سوپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامامان پێشکەش کردن ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ